ماوەیەکە لە بەشێکی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕووداوە نەخوازراوە کۆمەڵایەتەکان بە تایبەت کوشتن ڕوو لە زیادبوونەوە بووەتە دیاردا. نوێترین ڕووداو کوشتنی کچێکی 16 ساڵان بوو لەلایەن باوکیەوە لە شاری هەولێر کە دوای ئەشکەنجەدانێکی زۆر خنکێنراوە. لەوبارەیەوە پۆلیسی هەولێر ڕایگەیاند بکەری ڕووداوەکە خۆی ڕادەستی هێزە ئەمنیەکان کردووە. و ئەمڕۆ شەممە ڕێکەوتی هەفتی 2023 تۆمەتباری بکوش کە ئێستا دەیبینن لێرە وەستاوە خۆی ڕادەستی هێزەکانی پۆلیس کرد. جێبەجێ نەکردنی یاساکان کەمتەرخەمی لە جێبەجێکردنی فەرمانیگرتنی تۆمەتبار و جیاکاری لە کەیسەکاندا هۆکارن بۆ ئەوەی بەردەوام ڕووداوە نەخوازراوەکان لە کۆمەڵگادا ڕوو لە زیادوون بکەن. نابێت جیاوازی نێوان تۆمەتبار بکرێت بە تایبەت تۆمەتبارێک کە کۆمەڵێک سکاڵای لەسرە. دواتر بەڕاستی هەندێک کەیس ئازادکردنی بە کەفالەت بە زووترین کات بەڕاستی جێگای نیگەرانیە، جێگای گومانە، جێگای کەمتەرخەمیە. ینی ناکرێت کەیسێک کە کابراایەک چەندین سکاڵای لەسەرە چەندین کاری قێزەونی کردیە تۆ بە یەک جار بە سعاتێک لە سعاتێک تۆ کەفالەت ئازادیکی کاکە ئەوە مەترسیدارە ئەو کەسە دواتر دێتە دەرەوە کۆمەڵک کێشەی تر بۆ دروست دەکە کە نەتیجەکەی ئەوەیە کە ئەوەی دوێنێ هاوشێوەی ئەوەی دوێنێ ئەو هەرێمە قەت پێشداکەوێ هەتاوەکو یاسا وەک خۆی بەسەر هەموو تاکەکان جێبەجێ نەکرێ کە جیاوازی کرا کە کەمتەرخەمی کرا هەموو ساڵ دەوێ بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار. بەڕای شارەزایان نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی بەرقەرار نەکردنی ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتیش لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەتەوە وا دەکات تاکەکان خۆیان پەنا بە نەبەرتۆڵەکردنەوە کە ئەمەش دەبێتە هۆی شێواوی زیاتری کۆمەلگا. لە هەر کۆمەلگایە کاتێکە ڕەفتاری توندوتیژی بڵاو دەبێتەوە کۆمەلگا هەستی بە ئاسایش و ئارامی تێدا نامینێت واتە کەسەکانی چیتر هەز ناکەن کە ژیانیان سەلامەتیان پارێزراوە بە تایبەتی ئەگەر با بڵێن حکوومەت و دام و دەستگاکانی توانای ئەوەی نەبی کە ڕێگری لەو جۆرە کارانە بکات. نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی یەکێکە لە فاکتەرە گرنگەکان کە زەمینە خۆش دەکات بۆ ڕەفتاری توندوتیژی بۆ بیری پەرگیری لە ناو کۆمەلگایەک. بەپێی زانیاریەکان بکەری ڕووداوەکەی شاری هەولێر بەکارهێنەری مادە هۆشبەرەکان بووە و پەرلەمانتارێکیش ئاشکرای دەکات کە پێشتر 7 فەرمانی دەستگیرکردنی هەبووە بەو مەترسیەشەوە لەسەر کۆمەلگا دەستگیر نەکراوە و دوجار کارەساتە گەورەکەی لێکەوتوتەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.